مناڵ هەتانی وەشەوە تا بەیانی بەخەبەر بێ دوای نوێژی بەیانیان پێش نوێژی بەیانی نوێژەکەی لەسەر دانێت و بخەوێ ئەمەیەکێکە لە حەڵق قاتیلەکان تێرخەو بە نەکی خۆ لە خۆ بزرێنی وەڵڵا ئەمشۆ ها چاوم سووربەتەوە 4 ساعت خەوتم 3 ساعت خەوتم ئەی کوڕم بەم مێشکەوە چۆن هاتوویتە ئیمتیحان هاتووی لە مەکتەب چی فێر بیت هیچ نەخەوتویت پیاوی چابن ئینسان لەگەڵ شەو نخونیە مێشکی تەحتیمە بێ مێشکی وێرانە بێ نابێتەوە بە ئینسانەکەی جاران حتا بەیانی نەخەوتویت هیچ کاتێک خەوی دوای نوێژی بەیانی خەوی ڕۆژ تەعویزی خەوی شەو ناکاتەوە لێی سکوونە مەیگۆڕە هەر سیرۆتێنین و مێشکی تۆ میلاتۆنین و دار و بەرد لە مێشکە هەمووی تێکەچێ مێشک نازانێت تۆ لە کێیایی تۆ چیەکەیت خەو مناڵی ئێمە حەتانی وەشۆ بەخەبەرم چییە سعیەکە هەوڵەیە ئەڵێ هەر کەسێ تاالب بە دوڕی معریفەت کۆکردنە پڕ لە شەو پڕ لە دوڕ دەریایەکی بێمەهلەکەی خنکانە شەو وەک خدر ئاوی حەیاتی ئافێتیە ئەو خدا پێداوە مەحوی تا سەحەر ناڵانە شەو ئەوە خەتەرە مناڵ هەتانی وەشەوە تا بەیانی بەخەبەر بێ دوای نوێژی بەیانیان پێش نوێژی بەیانی نوێژەکەی لەسەر دانێت و بخەوێ ئەمەیەکێکە لە حەڵق قاتیلەکان کە قەت مناڵە بۆ ڕاز نابێتەوە لەسەری سمدامێنتان کە شەو هاو دوای نوێژی عیشا سەعاتێ تواناتێ 2 ساعت توانایە بخەوە خۆش پرزە نەکەیت بەیانی زوو نوێژی بەیانی کە هەستە ئەلەو کاتی کۆرتیزۆڵ زۆرە ئەلەو کاتێک کە هۆرمۆنی گەشە و هۆرمۆنی قووەت لە ئینسانە زۆرە لەو کاتی هەوا ساف و ئۆکسجین لەناو ئەتمۆسفیر و لە شوێنەکانی ترە کڵاشەکە ئەو کاتە هەستە مەخەوەرەوە بەرەکەت و ئومەتی فی بکووریا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ بەرەکەتی ئینسان لەو کاتانەیە هەستای بۆ نوێژی بەیانی مەخەوەرەوە سعی بکە زیکرەکان بخوێنە نوێژی بەیانی بە جەماعەت کردووە اینجا دانیشتە سعی بکە بزانە چی دێ خەویە دووشەمان و پێشەمانیە قاوەیە بخۆ چه قاوەکە بووەکە چه شاکە بۆ لێنێ ئەی حەیامان چێ دایکمان ئەی بۆ خۆڵ ناسیت قاوەکە بکەیت بەداخەوە ئەم کەیبانە ئەو کسە جوانانە دایکە بەجلی بۆ بشوە بۆی ئوتوکە سفرەکە دانێ هەڵی گرێ قاپەکان بشوە اینجا قاوەکە بخاتە بەردەسی چاکە بخاتە بەردەسی اینجا بێ سپریتەکەی بۆ ڕێخە اینجا دای پۆشە اینجا پێڵاوەکانیشی بۆ بەیاخکە اینجا بینێرە بۆ مەکتب ێ وەڵڵی مەمەینەتیە ئەی کوڕم تو خۆڵ نازانی هەستی ئیشەکەی خۆ بکەی ئەی بیانی تۆ کەیبانی و چیت کۆلیژی کۆمەڵایەتی تەواوکەی مناڵێکە پێ بەخێو ناکرێ خۆستی ئیشەکانی خۆ بکە هەر بۆ تەندروستی خۆت بۆ شاتنەوەی خۆت قاوەی بۆ خۆتەکەیت سێدەنگ خوڕمایانیت لەگەڵ یای خۆیت بزانە ئەو ڕۆژە چ نەشاتێکە هەیە نیڕۆ هاتیتەوە لە مەکتەب قەیلولەیەکەکەی ئینسانێکی تریت بۆیە زۆر گرنگە خۆشەویستەکانم خواردنتان کاتتان خەو خواردنتان تەندروست بێ وتمان چی دووخەکە پیاوی چابن ئینسان لەگەڵ شەو نخونیە مێشکی تەحتیمە بێ مێشکی وێرانە بێ نابێتەوە بە ئینسانەکەی جاران حتا بەیانی نەخەوتویت هیچ کاتێک خەوی دوای نوێژی بەیانی خەوی ڕۆژ تەعویزی خەوی شەو ناکاتەوە جعلنا الليل لباسا جعلنا النهار معاشا ليل سكونة مەیگۆڕە هەر سیرۆتێنین و مێشکی تۆ میلاتۆنین و دار و بەرد لە مێشکە هەمووی تێکەچێ مێشک نازانێت تۆ لە کێیایی تۆ چیەکەیت بۆیە دایمە شپرزی تەڵەبەی ئەوای کە شەوە مێنەوە دایمە سترێسن یاڵە کاک تۆ شانۆ بلی مێشە ئەمانە ڕاستەکە دایمە نەخۆشە بۆ چکەستمەکەی خۆی نیزانێت چۆن بنیاد بنێ تێرخەو بە نەکی خۆ لە خۆ بزرێنی وەڵڵا ئەمشۆ ها چاوم سووربەتەوە 4 ساعت خەوتم 3 ساعت خەوتم ئەی کوڕم بەم مێشکەوە چۆن هاتوویتە ئیمتیحان هاتووی لە مەکتەب چی فێر بیت هیچ نەخەوتویت 6 ساعت بەلایانی کەمەوە گردنتان ئازا بێ و کوشی دایکتان پێتان حەڵال بێ 7 ساعت بخەون ڕۆژەکە لە ئیمتیحانە 6 ساعت قەی چێکە
نەکەن دانیشن خەو لە خۆتان بزڕێنن ئەمەتان پێشتێکی سەحی بێ نەخێر ئەمە قاتیلە بۆیە ئەبێت مناڵ خەوی ڕێکاتەوە بچێتەوە ئەسڵی سونەت بەیانی هەستێ بەخەبەر بێ نەخەوێتەوە تا دەوروبەری نیوەڕۆ ئەنجا و کاتەش پێش نیوەڕۆ دوای نیوەڕۆ قەیلولەیە بکە هەستێتەوە سعی خۆی کە بە جددی مێشکی لای خوێندنەکە بێ ئەنجا هەستێ دوایەوە هەرچیەکە کاگر نیازا بێ بابێ لەگە عایلەکەیا دانیشێ نان دانێ نان حازرکە نان کۆکاتەوە ئەگەر کەیبانوو بوو ئەگەر کوڕ بوو بچێتە دەرەوە پیاسە بکە ڕەفیقەکانی ببینێ بەڵێ بۆیە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە زۆر زۆر گرنگە